کوردستان بەهۆی هەوسنووریەوە لەگەڵ کۆمەڵێک دەوڵەتی نەیار و ڕاستیزدا نەک بە تەنیا سنوورەکانی بەڵکو مێژووشی لە ناڕوونیدایە و ڕیشەی فەرهەنگ و ئەدەبەکەی بەپێی پێویست لە بەردەستدا نییە. ئەوەی کە دەتوانرێت وەک سەرچاوەی ڕاست مامەڵەی لەگەڵدا بکرێت یاداشت و کتێب و ئەرشیفی کوردناس و ڕۆژهەڵات ناسەکانە. یەکێک لە کوردناسە بەناوبانگەکان ئەلێکساندەر ژابایە. ژابا کوردناسێکی ڕووسی بەڕەگەز پۆلۆنیە. لە نێوان ساڵانی 1970 بۆ 1994 ژیاوە. ئەو بەهۆی وردی و زیرەکی و بڕوانامەکانیەوە دەبێتە نێردە و کونسوڵی رووسیا لە ئەرزڕوومی خاکی دەوڵەتی عوسمانی. سەرباری ئەرکە زۆرەکەی و نردنەوەی راپۆرتەکان لەبارەی دەوڵەت و خاکی عوسمانیەکانەوە بۆ رووسیا کەچی ڕووسەکان ئەرکێکی تر بە ژابا دەسپێرن. ئەکادیمیای زانستی پێترسبۆرگ بە فەرمی داوا لە ژابا دەکات کە کۆمەڵێک دەستنووسی کوردی کۆ بکاتەوە و چەند لێکۆڵینەوەیەک لەبارەی زمانی کوردی و فەرهەنگ و ئەدەب و کەلتوری کوردانەوە بکات. ژابا لە ماوەیەکی کەمدا خۆی فێری زمانی کوردی دەکا و دەتوانێت بە کوردی قسە بکە و بنووسێ و بخوێنێتەوە و خۆی ئامادە دەکات بۆ ئەرکەکە. بەڵام لەگەڵ دەستپێکردنی ئەرکەکەدا بۆی دەردەکەوێت کارکردن لەسەر کوردان قورس و سەنگینە و ئەویش کۆمەڵێک ئەرکی فەرمیتری لەسرە و فریان ناکەوێت. هەر بۆیە پەنا دەباتە بەر کۆکردنەوەی کۆمەڵێک مەلا و فەقێ و خوێنەواری کورد لە دەوری خۆی بە مەبەستی ئەوەی هاوکاری بکەن. لەمەشدا دووبارە ژابا دەکەوێتە ناو کێشەوە. کێشەی ئەوەی مەلا و کەسایەتیەکان پێیان شەرمە کار لەگەڵ ژابادا بکەن، چونکە هەم دەوڵەتی عوسمانی نەیاری رووسیا بوو و دەیان جەنگی گەورە لە نێوانیاندا ڕوویدا بوو. ئەم شەرم بووە بۆ موسڵمانێک ئاوکاری کەسێکی کریسیان و ناموسڵمان بکات. بەڵام لەناو ئەو کوردانەدا کەسێک بە داواکەی ژابا ڕازی دەبێ و شەرمە ئاینی و کۆمەڵایەتیەکە وەلا دەنێت. ئەو کەسەش مەلا مەحموودی بایەزیدیە. مەلا مەحموودی بایەزیدی کوردێکی خەڵکی بایەزیدە. لە نێوان ساڵانی 1999 بە 1960 ژیاوە. قورئان ناس و نووسەرێکی شارەزای بواری ڕەوانبێژی و زمان و ئەدەبی کوردی و عەرەبی بووە. شارەزای هەموو زمانەکانی ناوچەکە بووە. لە گەرمەی شەڕی قاجار و عوسمانیدا چووەتە ئێران بەوە فێربوونی زمانی فارسی. لە تەواوی ئەرزڕوومدا بایەزیدی تاکە سەرچاوەی ڕەوانبێژی بووە بۆ پرسەکانی زمانی کوردی. هەر بۆیە کاتێک دەزانێت داواکاریەکەی ژابا لە قازانجی کورداندایە ڕازی دەبێ و بڕیاری کاری پێکەوەی دەدەن. ئەمڕۆ بەدەر لەم راپۆرت و یاداشتانەی ژابا لەبارەی ژیان و کەلتور و مێژووی کوردانەوە نووسیویەتی 44 دەستنووسی پەخشان و چیرۆک و دەقی مێژووی نووسەرە کوردەکانی سەدەی 19 بەهۆی ژابا و بایەزیدیەوە لە بەردەستی ئێمەدان. مەلا مەحموودی بایەزیدی لە تەواوی ئەو نووسراوانەی ژابادا ڕۆڵی هەبووە کە لەبارەی کوردانەوە نووسینی، بەڵام هیچ کات ناوی خۆی نەنووسیوە و پێی باش بووە بەنهێنی بمێنێتەوە. پرۆفیسۆر مارف خەزنەدار پێی وایە کە مەلا مەحموودیش پێی خۆش نەبووە ناوی لە پاڵناوی کەسێکی ناموسڵماندا بنووسرێت، بەڵام هەموو کارەکانی بە ئەمانەت و دڵسۆزیەوە کردووە. ژابا لەگەڵ هەر راپۆرتێکدا کە بۆ ئەکادیمیای زانستی رووسیای دەنێرێت گرنگیە و دەستنووس و کارانە ڕوون دەکاتەوە و باسی بەهاداری ئەدەبی کوردی دەکات کە ون بووە و گرنگی پێنەدراوە. دەستنووس و کتێبەکانی ژابا هەمیشە بە دوو زمان بووە، کوردی و فەڕەنسی. بەشی کوردیەکەی لەلایەن مەلا مەحموودەوە نووسراوە و فەڕەنسیەکەشی لەلایەن ژابا خۆیەوە. ئێستا لە نامەخانەی گشتی شاری سان پترسبۆرگی رووسیادا 54 دەستنووس هەن، 44یان بە زمانی کوردین بە ناوی ژاباوە تۆمار کراون. ئەمانە بەشێکی گرنگن لەو دەستنووسانە. چیرۆکی مەموزین، میم بایەزیدی، چیرۆکی لەیلا و مەجنون، ڕیسالەی حەکایەتەکان، عادات و ڕسومات نامەی ئەکرادیە، تەرجەمە کورتەکەی، شەرەفنامەی شەرەفخان، فەرهەنگێکی کوردی فەڕەنسی، تەواریخی جەدیدی کوردستان، حەکایەتەکانی شێخ سەنعان، یوسف و زوڵەیخا، داستانی قەڵای دەمدەم. کەواتە کاری ئەم دوانەیەی مێژووی ئێمە ئەفسوناوی و سەرنجڕاکێشە بەدەر لە چەند لێکۆڵەرێکی وەک دکتۆر فەرهاد پیرباڵ کە بە گرنگیەوە لە کاری ئەوانیان ڕوانیوە و ساغیان کردوونەتەوە ڕۆماننووسی کورد جان دۆست
ڕۆمانێکی تایبەت کردووە بە ژیانی ئەو دوو کەسە و ناونیشانی ڕۆمانەکەش ناوی ئەلکساندەر ژابا و مەلا مەحموودی بایەزیدی تێکەڵ کردووە و ڕۆمانەکەی ناوناوە ژیانی ژابازیدی. ئێستا تۆ پێم بڵێ چی لەسەر ئەم دوو ئەفسانەیە و چی لەسەر ئەو مێژووی خۆمان دەزانیت؟